هۆڵی ڕۆشنبیری سانیتەری زانکۆی ئیسلاحەدین دیارە لێرە ڕۆژدەمین کۆنفرانسی گۆڕانکاریەکانی کەشوها لێرە بەڕێوە دەچێت هاوشێوەی دوێنێ کە لە هۆڵی سەعدەڵڵا ڕۆژی یەکەمین کۆنفرانسەکە بەڕێوە چوو تێدا وەزیری کشتکاڵ و سەرچاویەکان و کۆمەڵێک بەرپرسی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان تێدا بەشدار و لێرەش بە هەمان شێوە ئەمڕۆکە ڕۆژ دووەمی ئەم کۆنفرانسە بەردەوامی دەبێت لەم هۆڵە و کۆمەڵێک پانێلیست و قسەکەر لێرە چەندین توێژینەوە دەکەن و بەشدار دەبن بە توێژینەوەکانیان لەسەر کۆی پرۆسەکە کۆی ڕۆژی یەکەم و دووەم ئەستا میوانێکم لە سامان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەیاندنی سەرۆکاتی زانکۆی ئیسلاحەدین سڵاو دەبێت مامۆستا ئەگەر پێمان بڵێ ئەمڕۆ لەم کۆنفرانسە لە ڕۆژ دووەم باسی چی دەکەن چێن بەشدار بووان قسەکەرەکان چێن زۆر سپاس زۆر بەخێر بێن وە کاگەدارن کە ئەمڕۆ دووەمین ڕۆژی کۆنفرانسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئالنگاری و چاسەرەکان بەڕێوە دەچێت دوێنێ ڕۆژی یەکەم ژمارەیەک پانێل بە ئامادەبوونی ژمارەیەک میوانی بیانی لە وڵاتانی بڵێن ئێران و لە وڵاتانی عەرەبی و لە وڵاتانی ئەوروپی بەشدار بوون پانێڵەکان بە زمانی جیاواز بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی بەڕێوە دەچوون ئەمڕۆ مناقەشەی توێژینەوەکان دەکرێت ئەو توێژینەوانەی کە لەم کۆنفرانسەی پەسەند کراون تەبعاً ژمارەیەکی بەرچاو توێژینەوە پێشکەش کرابوو بۆەوەی لەم کۆنفرانسە بەشدار بن بەڵام لێژنەی زانستی ئەم کۆنفرانسە تەنها 54 توێژینەوەی قبول کردیا واتە ئەو توێژینەوانەی کە لایانی علمیان یان لە ڕووی ئەکادمیەوە کێشەیان هەبووە ڕەفس کراونەتەوە تەنها ئەو توێژینەوانەی کە کاریگەری ئەرێنیان لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا دروست دەکرد لە کۆتاییدا لە دوای مناقەشەکان پەسەند کراون طبعاً لە 15 وڵات و لە 29 زانکۆ بەشدارن لەم کۆنفرانسە ئەمڕۆژ بە هەمان شێوە وەکو دوێنێ کە ژمارەیەک پانێڵ بە ئامادەبوونی ژمارەیەک میوانی بیانی بەڕێوە دەچێت و میوانە بیانیەکان هەموو ئەمڕۆ بەردەوامن و لێرەنا و لەگەڵ ئەوەشدا ژمارەیەک میوان کە نەیانتوانی بەشدار بن لە وڵاتانی جیاوازی ئەوروپی و عەرەبی ئەمڕۆ بە شێوازی ئۆنلاین بەشداری لە کۆنفرانسەکە دەکەن کۆنفرانسەکە تاوەکو سەعات 4 ئێوارە بەردەوام دەبێت و لە دوای کاتژمێر 4یش کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەربارەی دەرەنجامەکانی ئەم کۆنفرانسە دەبەسترێت بێگومان بانگێشتنامە بۆ سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن دەنێرین ئەوەی کە گرینگە ئەم کۆنفرانسە دەرەنجام و ڕاستپاردەکانی ئەم کۆنفرانسە پێشکەش بەلایانی پەیوەندیدار دەکرێت لە هەر 29 زانکۆ و لە هەر 15 وڵات و زۆر بە وردیش ئەم دەرەنجامی ئەم کۆنفرانسە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بۆی بتوانین بە شێوازێکی زانستیانە ورد ببینەوە لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بتوانین هەوڵی چارەسەرکردنی بدەین هەر دەمەوێت لەو پرسیارە بکەم لەو 54 توێژنەوەی باس کرد سەد زەمان باسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەکا و دەیدنە لانی پەیوەندیاریش حکوومەت بۆی چارەسەری بکەن لێرە ئامادەبووان لانی بەپرس و حکوومەتی شتێدا تاوەکو ڕاستەخۆ سەیری توێژنەوەکان و بکەن و بەشدار بن لە مناقەشاتەکان دەستت خۆشبی دەمەوێت پێت بڵێم کە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی کشتوکاڵ و لە وەزارەتەکانی پەیوەندیدار بە گۆڕانی کەشوهەوا لەسەر ئاستی پارێزگا و لەسەر ئاستی شارەکانی دی و لەسەر ئاستی زانکۆیەکان بەشداریەکی بەرچاو هەیە هەموو ئاگداری ئەم کۆنفرانسەینا و هەمویان ئامادەیان تێدایە کە هەر پێویستیەکە بێت ئامادە بن بۆ ئەم کۆنفرانسە بۆ دەرخستەکانیش سپاس بۆ زانەکان سامان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەیاندنی سەرۆکاتی زانکۆی ئیسلاحەدین سەنە کۆساریانی ئەمە هەموو زانیاریەکان بوون لە تەواوی ئەم دوو ڕۆژە بڕیارە ئەم ڕۆژ کە ڕۆژی دووەمە تاوەکو سەعات 4 ئەم کۆنفرانسە یاخودوا بڵێ ئەم پانێڵە بەردەوامی هەبێت تێیدا 54 وەکو میوانەکەشم ئاماژەی پێدا 54 توێژینەوە پێشکەش دەکرێت سەرجەم توێژینەوەکانیش پێویستیدارن بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەرەنجام و لێکەوتەکانیشی باز دەکرێت و ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکانی دەکرێت.